کوردستانیەکان کە ئەمڕۆ کە تەشریفیان هێنا لە بارگای کۆمەڵی ئیسلامی پێکەوە کۆبوونەوەیەک ئەنجام بدەن لەگەڵ نوێنەرانی کەرکووک لە پەرلەمانی عێراق سەبارەت بە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و کەرکووکش لەگەڵیە دیارە لای هەمووان ڕوونە لە ماوەکانی ڕابردوو هەموارکردنەوەی ئەو یاسایە دەستی پێکرد مادەی 35 کە ئەسلی مادەکە بوو تایبەت بە کەرکووک لە خولی پێشوو ئێمە ئەو مادەیەمان ئامادە کرد و دەنگشی لەسەردرا بەداخەوە دیارە جارێکی دیکە داوای هەموارکردنەوەی کرا لە لایەن پێکاتەکانی تری غەیرە کورد لە پەرلەمانی عێراقی دەمانەوێت لێرەوە بۆ ڕای گشتی ئەو ڕابگەینین وەک پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرلەمانتارانی کەرکووک وەک حیزبە کوردیەکان کە هەمومان ئێستا نوێنەری هەموو حیزبە کوردستانیەکان کوردیەکانی کەرکووک لێرە بەزۆریان هەیە هەمومان و یەک متفقین لەسەر تاعنگردن لە ئەسڵی ئەو هەموارکردنەوەیەکەوە لە ڕۆژانی ڕابردوو لە پەرلەمانی عێراق ئەنجام دراوە متفقین هەمومان کە ئەو هەموارکردنەوەیە لە بەرژەوەندی کەرکووکیەکان نییە وەش بەشێک لە کەرکووکیەکان بێبەش دەبن لە مافی دەستوری یاسایی خۆیان ئەویش بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدان لە ڕۆژی دەنگدان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاکید لەسەر یەکلیستی کوردی دەکەینەوە لە کەرکووک هەمومان لەسەر ئەوە متفقین کە پێویستە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کەرکووک ئەگەر هات لە کاتی دیاری خۆی ئەنجام درا وەگەر هات لایەنە کوردستانیەکان بڕیاری بەشداریکردنیاندا پێویستە یەک لیستی کوردستانی کەرکووکی دروستکەین هەمومان بە یەک قایمە بچێنی و انتخاباتەوە و من پێشم وایە ئەمە داواکاری هەموو دانیشتوانی کوردی ئەم شارەیە و لە کەرکووکەوە تا ئەگاتە زاخۆ تاکید لەسەر ئاشتی و ئارامی شارەکەمانەکەینەوە بەڵام لە عینی کاتشا تاکید تەواو دەکەین و جەختی تەواو دەکەین کە دەبێت دۆخی ئێستای کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بۆ بەشدارێکی فعلی و هەمەلایەنە و هەموو لایەکمان لە انتخاباتی داهاتوو وەکو باسم کرد ئەگەر بێت و لە کاتی خۆی ئەنجام بدرێت